بەناوی خوای گەورە بینەرانی بەرنامەی ئارێزە سڵاوی خوای گەورەتان لێبێت لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ئارێزە تا دێنەوە لاتان دیارە ئەڵلقەیەم جارەی بەرنامەکەمان باز لە یەکێکە لە ڕەوشتە جوانەکانی مرۆڤایەتیە کە بابەتی وەفا و بە وەفابوونە وەفا بەواتای ڕازگۆیی لە قسە و کردەوەدا و ئەکرێ بڵین واتە متمانە و دڵسۆزی و ڕازگۆیی لە مامەڵە لەگەڵ یەکتردا وەفا یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بۆ تونند و تۆڵکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و ئەکرێ بڵین واتە بەردەوامی پەیوەندیەکان تا مردن و تەنانەت تا دوای مردنیش وەمانەوە لەگەڵ یەکترا لە خۆشی و ناخۆشیدا ئەمە و کۆمەڵە پێناسەی کەش وەفا ئەگرێتەوە بە دڵنیایەوە پێچەوانەی وەفا خیانەتە پێچەوانەی وەفا ئەکرێ بڵین غەدرە ستەمکردنە لە یەکتر دیارە لە ئەم بەرنامەیەدا دەمانەوێتی شکخینە سەر بابەتی وەفا چی دەگرێتەوە و چی هۆکارە بۆی وەفا زیاکات جۆرەکانی چین و ناتیجە و کاریگەری ئەوەی کە وەفا نەماوە لە کۆمەلگایە چی دروستە بێتەوە گەر نەمێنێت لە ناو تاکەکانە وەفا بەرامبەر بە یەکتر و لەگەڵ خوای پەروەردگاردا کۆمەلگا بەرەو چی دەڕوات ئەمە لەم بەرنامەیەدا دەمانەوێت زیاتر ئەم بابەتە ڕوونکەینەوانێ. خاتو قدم خير شتێک کە ئێمە ئاماژەی پێ بدەین لە بابەتی وەفا طبعا هەروکو بەڕێزت ئاماژەت پێدا یعنی لە جوانترین و بەرزترین ئەخلاق و ڕۆشتە مرۆڤایەتیەکانە کە هەبێت لە واقعدا دیارە بۆ خۆی وەفا چۆنەڵی هاوتایە لە ئاستا لەگەڵ غەدر و خیانەتە یعنی ئەگەر هەر کاتێک یعنی چۆن وەفا لەلایەن مەسەلە خوای گەورەوە ئەجر و پاداشتی هەیە و لەلایەن خەڵکیەوە سیفەتێکی زۆر جوانە کە ئەکرێت ئەم سیفەتە یعنی ئەو کەسەی کە خاوەن وەفایە یعنی یەکێکە لە جوانترین سیفەت لە سیفەتەکانی مرۆڤ کە لەو ئینسانەداوە پێیجی ئاگرێتەوە لەگەڵ خەڵکێکی ترا بۆیە هاوتایە لەگەڵ یعنی کاتێک کە بە پێچەوانەکەیەوە تۆ بێوەفایی ئەەکەی کەواتە لە هەمان کاتە تۆ غەدرت کردووە لە هەمان کاتە خیانەتت کردووە و لە هەمان کاتە هەڵخەڵەتاندن یعنی تووشی حاڵەتێک بووی کە بەرامبەر هەڵبخەڵەتێنی بەرامبەر وا لێ بکەی کە بۆ بەرژەوەندی شخصی خۆت بۆ ئەو شتە شخصیانەی کە خۆت ئەتەوێت دەستەبەری بکەیت و کەسێکی بەرژەوەند خوازی سیرەکەی ئەمانە دەستەبەر ئەەکەی بەهۆی ئەوەی کە تۆ مەسەلە بەرامبەرت هەڵخەڵەتانوە بەو شێوازە بۆیە لە حاڵەتێکە بەڕاستی کەسێکی بە وەفا یعنی کەسێک کە خاوەن وەفایە هەمیشە لە ڕەوشتە بەرزەکانی بریتە لە ڕازگۆیی یعنی وەفا نزیکە لە ڕازگۆییەوە چونکە تۆ کاتێک لەگەڵ کەسێکە معاملەیەکەکەی ئیتر هەر معاملەیەک لە معاملەکان بێ کە دواتر ئێمە ئەچینە سەر جۆرەکانی وەفا هەر معاملەیەک بێ هەر ئیلتیزامێک بێ لە بینی دوو شخصابێ یاخود لە بینی کۆمەڵێک کەسابێ یاخود لە بینی تۆ و دائیرەیەکا بێ یاخود لە بینی تۆ و کارێکا بێ کە هەتا بەرامبەر بە عملەکەشت کە ئەنجامی ئەدەی کاتێک تۆ وەکو کەسێک کارێکت پێ ئەسپێرێ بە مەبلەغی ئەجرێک بەو مەبلەغی کە مەسەلە کرێیەکت پێدا هەر کاتێ مەسەلە دڵسۆزیت نەنوان کە هەر کاتێک ڕازگۆ نەبووی بەرامبەر بەو ئیلتیزامی کە لەسەر شانتە هەستایی کەم تەرخەمی تیا کرد ئیهمالیت تیا کرد ئەوە بەڕاستی ئەکەوێتە بابی ئەوەی کە تۆ بێوەفایت کردووە و ئەبیتە کەسێک کە بەڕاستی کەسێک کە وا نمایش بکری کە هەمیشە مەسەلە غەدرت کردووە خیانەتت کردووە و خەڵکیت خەڵەتاندووە و غەشت کردووە بۆیە بوونی وەفا دوورت ئەخاتەوە لە هەموو ئەم شتانەی کە بەشێکن لەوەی کە خوای پەروەردگار مرۆڤەکانی پێ ئەخاتە بەر لەعنەتی خۆی یەکێک لەو کردەوە ناشرینانی کە بەنی ئیسرائیلەکان ئەیان کرد لە کاتێکە کە ئەهدیان لە عهدێکە ئیلتیزامێکیانە خستە نێوان تەڕەفەکانەوە ئیلتیزامیان بەو عهد و وعدەوە نەئەکرد بۆیە خوای پەروەردگار بەنەسی ئاەت ئاماژە بەوە ئەدا کە خوای پەروەردگار ئەوانی خستۆتە بەر نەفرەتی خۆی کەواتە هەر کاتێ بێوەفایی لە مرۆڤەکانەوە سەری هەڵدا پێش هەموو شتێ پێش ئەوەی کە مەسەلە ئەم سیفەتە لە ژیانی ڕۆژانەی خەڵکیدا کە گرنگی و ئەهمیەتێکی تایبەتی خۆی هەیە لە هەمان کاتیشە کارێکە
کە خوای پەروەردگار ئەگەر بە مەدلولە دینیەکەی زیاتر ئاماژەی پێ بدەین کارێکە کە مرۆڤەکان تایدا گوناهبارن و تایدا بەر خەشم و قین و لعنەتی خوای پەروەردگارەکەون. بەڵێ زۆربەی دەقە شەرعیەکان کە ئاماژە بە باسی وەفا و پەیمان نەشکاندن و جێبەجێکردنی بەڵێنەکانەکات بە فەرمان دێت، یعنی بە ئەمر دێت. ئەفەرمێەوە ئەوفوا بعهدی ئوفی بعهدیکم. خوای پەروەردگار بە بەندەکانی ئەفەرمێ ئێوە وعدەکانی من بەرنە سەر، ئەوفوا بعهدی ئەو پەیمانی بە منتان ناوە کە ئێمە بەرامبەر خوای پەروەردگار هەمومان ئیلتیزاماتێکمان لەسەر خۆمان واجب کردو کاتێک کە ئەڵێن باوەڕمان بەخوا هەیە ئیمانمان هەیە، ئیلتیزاماتێکمان لەسەر خۆمان واجب کردو کە گوێڕاڵیکردنی خوای پەروەردگارە. ئەفەرمێ ئەو پەیمانەکەی خۆتان خوای پەروەردگار بەجێ بێنن ئوفی بعهدیکم، منیش پەیمانەکانی ئێوە جێبەجێ یەکەم و ئیایە فەرهەبوونەوە بەشێکە لە ترسی خوای پەروەردگار وا لە ئینسانەکان ئەم پەیمان بڵێن جێبەجێکردنی هەبێت کەواتە ئەوە بەڵێنی خوای پەروەردگارە کە بەندەکانی بحەسێنێتەوە بحەوێنێتەوە لە دنیاش و لە قیامەتە بۆ مەرجی ئەوان پەیمان شکێن نەبن بەرامبەر خوای پەروەردگار. و لە چەندین شوێنی کەش هەر لە ئاماژەی ئاەتەکانە ئاماژە بەوە دادات کە پەیوەندی بینی وەفابوون بە عەهد و ئیمان بە خوای پەروەردگار لە یەکەوە نزیکە، یعنی تۆ کە ئیمانە هەبێ بە خوای پەروەردگار کە باوەڕە هەبێ بە خوای پەروەردگار ئەبێ ئەو بەڵێنشت لەگەڵ خوای پەروەردگارا بەریتە سەرەوە و بەڵێنی خوای پەروەردگاریش کە ئەمر خوای پەروەردگار ئەمر بە چاکەشکردن و بە عەهد پارێزیەکات ئەوەش جێبەجێ بکەیت چونکە فەرمانی خوای پەروەردگاریش هەیە ومن ئەوفا بعهده من الله. هەر کەس لە شوێنێکە باسی ئەجر و پاداشتی گەورە ئەکات بۆ ئەو کەسانەی کە عەهد و وعدی خوای پەروەردگار جێبەجێەکەن کە بەڵێنەکانیان لەگەڵ خەڵقیا جێبەجێەکەن. کەواتە ئەمە فەرمانێکی خواییە و بەشێکە لەوەی ئەو کەسە بڵێت لە عەتا و بەخشینی تاک بەرامبەر بەوانی دەوروبەری بەرامبەر بەخوای گەورە بەرامبەر بە خەڵقی دەوروبەری ئەم ئامادەی بەخشین بێ چاوەڕوانی نەتیجە بەبێ چاوەڕوانی پادار بەبێ چاوەڕوانی ئەجر. وفا ئەمەی ئەوێت، یعنی تۆ کاتێک کەسێکت خۆشەوێ ئەڵی بە وەفام بەرامبەری کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمومان ئەڵێن خۆشمانەوێت بێ بە وەفا بین بەرامبەری بە گوێکردنی قسەکانی بە ڕێزگرتن لێی بە بێڕێزی نەکردن بەرامبەری و لەسەر وەسیەتەکان بەردەوامبوون لەسەر وەسیەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو ئەمانە بەشێکن لە بە وەفایی بەرامبەر ئەو خۆشەویستی کە هەمانە بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. خاتو قەدەم خێر یەکێک لەو شتانە هەر لە قسەکانی جەنابتەوە ئاماژە بەوەدا کە مرۆڤ ئەبێت لە زۆر شتی خۆی وازبێنێ. من پێم وابێ وەفا یعنی حاڵەتێکە ئەگەر کەسێک بێوێتە ببێتە کەسێکی وەفادار بەڕاستی ئەبێت محارەبەی نەفسی خۆی بکە، ئەبێ بەرەنگاری حاڵەتە دەرونیەکانی خۆی ببێتەوە و دوور بکەوێتەوە لە ئەنانیەت و لەو شتێکی هەر خۆ پەسەندی، یعنی بەس تەنها خۆی مەبەست بێ و هەر خۆی و هەر خۆی، یعنی ئەم حاڵەتە ئەبێت بەڕاستی دوور بکەوێتەوە لی و وەفائیش بەڕاستی حاڵەتێکە چۆنەڵی لە خۆنەویستیەوە زیاتر سەرچاوە ئەگرێ چونکە کاتێ تۆ مەسەلە ئەو کەسێک کە ئیلتیزامێکی لەسەر شانی تۆ هەیە ئەگەر کاتێ خۆت بوێت مەسەلە تەمەڵیەک بکەیت لەو ئەرک و واجباتێکە لەسەر شانتە. ئیتر بە نمونە بێنین لە بینی ژن و مێردێکە تااقەتی نەبێ ئیلتیزامی بین ژن و مێردایەتی جێبەجێکە ئیتر ئەرکی ماڵەوەیە حاڵەتی دەرونیە مەسەلە هەر کاروبارێک کە پەیوەندی بە ژیانی خێزانیەوە هەیە بۆیە ئەبێ کۆمەڵێک لەو شتانێک کە لە ناخیاهەتی و هەست بە تەمەڵیەکەکە لە دەرونیا بەرامبەر بە هاوسەرەکەی تر چ ژن بێت چ پیاو بێ بیکات ئەبێت محارەبەی ئەم حاڵەتە دەرونیەی خۆی بکە و بەرەنگاری بێتەوە بۆ ئەی ببێتە کەسێکی وەفادار چونکە ئێمە بیرمان نەچێت لە بینی لە نێوان ژن و مێردەکە عەهدێک هەیە وەثیقەیەک هەیە کە خوای پەروەردگار بە وەثیقەیەکی زۆر چۆنەڵێ غەلیظی ناو بردووە کە لە گەورەترین وەثیقەکان و بەڵێننامەکانە و لە هەمان کاتە ئەگەر ئێمە سەیری وەفا بکەین خاتو قەدەم خێر یعنی هەر کەسێک ئەگەر لە ژیانە کەسێکی وەفادار بێ هەم خۆی بەڕاستی تایە سوودمەند دەبێ هەم بەرامبەرەکەشی هەم دەوروبەرەکەشی یعنی ئەبینی وەفا خۆی حاڵەتێکە تام و چێژوبوونێکی یعنی تایبەت ئەدا بە ژیانی مرۆڤەکان چونکە هەر کاتێک کە وەفا کەم بۆ لە ناو کۆمەڵگا
وەکووتمان غەدر و خیانەت زیاتر ئیساراکات و بڵاو ئەبێتەوە ئەگەر مەسەلا هەر ئەم هینە ئەبێتە بڵاوبوونەوەی فەسادێکی زۆر ئەبێتە مای ئەوەی کە خەڵکەکان هیچ کەسێک ینی متمانە و سیقەی بەرامبەر بەوی تر نەبێ حاڵەتەکە وای لێیە کە ئەم نەمانی وەفا لێوان تاکەکانی کۆمەڵگە وای لێ کەس هاوکاری کەس نەکە یعنی هەمووی بەس خۆی بۆیە خی پەروەردگار یعنی یەکێک لەو سیفەتانەی کە مەسەلە منافقەکانی پێجیاکاتەوە مەسلەی ئەو خلافەیە کە لە وعدا ئەیدەن یاخود ئەو ئەمانەتەی کە لە وإذا ئوتوبینە خانە وإذا وعد أخلف وإذا حدث كذب يعني هەمووی ئەگەر هەر سێ فەقەرەکەی بێنیتەوە ئەچێتە ئیطاری وەفاءەوە چونکە کاتێک کە تۆ قسە ئەەکەی ئەبێ بەرامبەر بە ئیلتیزامی خۆت بزانی کە چی لەگەڵ بەرامبەرەکەتەکەی چکە لە یەک کاتە ئێمە بڵێن وەفا هەرکو چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەسەلە حەقی مسلمان بەسەر مسلمانەوە پێنج شتە مەسەلەی هەتا یەکێک لەو ئیلتیزامانەی کە لەسەر شانی مەسەلە مسلمانێکە بەرامبەر بە مسلمانەکەی ئەوەیە کە هەتا بە زمانی و بە کردەوەکانی ئازاری برا مسلمانەکەی نەدا کەواتە هەر کاتێک تۆ هاتی ئەگەر بە گاڵتە پێکردنیش بێت جاری وایە وەکو عرف کە لە ناو کۆمەڵگای ئێمەدا هەیە جاری وایە ئەڵێ نیوەی سوعبەت ڕاستی هەر بە گاڵتە پێکردنەوە ئازاری دڵی بەرامبەریشەدا کەواتە تۆ هەڵنەستایی بەو ئیلتیزامە شەرعی کە خوای پەروەردگار کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژەی پێداوە بۆت کە ئەبێ مسلمان بەرامبەر بە حەقی برا مسلمانەکەی ئاوا بێ بەرامبەر کە کاتێ مردوێکی لێ ئەمرێ سەردانی بکە کە کاتێ نەخۆشی ئەبێ سەردانی کە کاتێ يعني ئەمانە بەڵێ پێویستی یعنی یەکێکە لەوانە کە ئیلتیزام لەسەر شانی مرۆڤەکان دروستەکە بۆیە بەڕاستی هەروەکوتم ئەگەر ئەمانە هەبوون ئەگەر وەفاداری هەبوو ژیان تام و بۆن و چێژێکی تایبەت تری هەیە و تاکەکان زیاتر مرتاحترن لەگەڵ دەوروبەرە وەفا بەشێکە لە گێڕانەوەی متمانە بۆ ناو کۆمەڵگا چونکە ئێمە یەکێک لەو دەردانی ئێستا لە کۆمەڵگەی خۆمانە پێوەی ئەناڵێنین ئەوەیە کە جۆرێ لە بێوەفایی دروست بووە هیچ کەس بەرامبەر ئەوانەی کە چاکەی لەگەڵەکات یعنی هەڵوێستەکان پارێزراونی تۆ ینی تۆ کاتێک چاکە لەگەڵ یەکەی متمانەی ئەوە نییە کە ئەم چاکەیەت پارێزراو بێ ئەویش بڵێن بە مقابلە چاکەت لەگەڵ کەیان ئەمەی لە بەرچاو بێت و هەمیشە غەدر و خیانەت لە بەرامبەریا هەیە مەسەرەن لە خێزانەکانە لە بینی دایک و باوک و مناڵەکانە جۆرێ لە بێوەفایی هەیە ئەو هەموو عەزیەت و ناڕەحەتی کە هەر کەسێ و ئەی بەخشێ لەگەڵ بەرامبەرەکەیە بێوەفایی هەیە لە نەتیجەی ئەمە ئەوەی لە کۆمەڵگەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەیری ئەکرێت حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صفەتەکانی پێش نبووەتیش پێش پێغەمبەرایەتیش ناسراوە بۆەوەی کە کەسێک بوو کە پێمان پارێز بووە و تەنانەت لە دوای ئەوەی کە بووشە بە پێغەمبەر باز لەوە ئەکات کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ کافرەکانیشە کاتێ وعد و بەڵێنێکی پیاون شتێکیان لەلای هەبووە ئەو بەوەفا بوو بەرامبەر ئەم وعد و بەڵێنانە و هیچ کاتێ وعد و بەڵێنی نشکاندووە حتا لە کاتی ئەوەی کە عهد و سڵح و ئەوەشیان هەبووە زۆر جار کافرەکان بەڵێنیان بەرامبەر بە ئەم شکان و بەڵام ئەو وعد و بەڵێنەی ئەو یاوێتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاراستوێتی چکە فەرمێتی ئەوە نیشانەی دینی ئێمەیە کەواتە یەکێکە لە صفەتە دیارەکانی تاکی مسلمان کە بەوەفا بێ بەرامبەر ئەو عهد و بەڵێن و پەیمان و قسانەی کە ئەیکات و ئەو کار و چاکانی کە بەرامبەری ئەکرێت چکە ئەگەر کۆمەڵگا ئەوەی تیا بوو یعنی تۆ کاتێک چاکت لەگەڵا ئەکرێت بەوەفابی بەرامبەر ئەو چاکە پێم وابێ هەموو کەس حەزەکات چاکە لەگەڵ یەکتر بکە و کەم کەس بیر لەوە کاتەوە خراپە بکات یەکێکە لە هۆکارەکان بڵێن کە وا ئەکات کە کۆمەڵگە بەرە بەوەفابوون بڕوا پەیوەندی بڵێن پەیوەندی خزمەتیە کە خوای پەروەردگار ئەمرمان پێکا کە پەیوەندیەکان پارێزین بەوەفابوون وا ئەکات پەیوەندی خزمەتیەکان تون و تۆڵتر بێ و بێوەفایی و بەرەبەر چاو نەگرتنی چاکەکان وا ئەکات کە پەیوەندی خزمەتیەکان بەرەو لاوازی و بەرەو سستی بڕوات کاتێ تۆ هەر چاکە ئەەکەی لەگەڵ دەور و بەرەکەت و خزم و دراوسێ و ئەوانەی کە لە دەورتن بەڵام ئەوان هەر بە مقابلە ئەمان لە بەرچاو نابێت جۆرە لە بێمتمانەی دروستە بێ و لە ئەوەی کە هیچ کەسێک حەزی لە چاکەکردن نابێت ئێمە ئەگەر کۆمەڵی خاڵ بێنینە پێش چیوە ئەکات وەفا زیاد بکات لە کۆمەڵگایە بەڕاستی کۆمەڵی خاڵ
کە هەم لە ڕووی دینیشەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیشەوە کاریگەری وەفامان بۆ دەرەخات ئەخەینە بەرچاو تاک هەتا دڵی پاک بێت تا دڵی ڕووناک بێ و دوور بێ لە گومانی خراپبردن بەرامبەر بەرامبەرەکەی لەگەڵ ئەوانەی هەم بەرامبەر خوای پەروەردگار کە یەکەم جار بەڵێنی پیاوە و بەرامبەر ئەو کۆمەڵگەی کە لەگەڵیا تەعاملەکە و بەڵێنیان پێدات گومانی چاکیان پێبەرێەوە ئیمانێکی باش و دامەزراوی هەبێ و هەمیشە خەریکی چاکەکاری بێت خەریکی لە ینی ترسی خواوای لێ بکە خراپە نەکات ئەتوانین بڵێن ئەمە بەشێکە لەوەی کە بە وەفا تاکێکی بە وەفا دروست دەبێت. یەکێکە لەوە کەوا کات تاک بەرە وەفابوون بڕوات بە وەفابوون بڕوات دوورکەوتنەوە لە ڕقوقین لە دڵە یعنی هەمیشە هەوڵبات واز لە گومانە خراپەکان بێنێ ڕقوقین لە دڵی خۆی لابات و بیربەشتی چاکا بکات حەقی بەرامبەر چۆن پارێزێ حەقی ئەوەی کە حتا ئەوانەی کە بەلایەنە ئەڕوات حەقی ئەوانەی کە دراوسێنی ئەوانەی کە ناسراونی خزمنی هاوڕێنی بە وەفابوون هەموو ئەمانە ئەگرێتەوانێت کە ئەو حەقانان پێ ببەخشێت خۆشی بێ بۆ خەڵقی هەمیشە حەقی خەڵقی ئەوە سیفەتێکە پێوترێ ئیثار حەقی خەڵقی پێش حەقی خۆی بخات حەزکە ئەوان پێش خۆی تووشی چاکە بن نەک هەمیشە حەزکە خۆی لە خۆشی و چاکەیە بێ بەڵام خەڵک لە ناڕەحەتیا بن بەلایەوە ئاسایی بێت ئێمە هەتا گەرۆکو لە ئاستی کۆمەڵگاشە لێکی بینانێ بڵێن هەر لێمە لە خۆشییا بین خۆیان کرد دراوسێ وڵاتەکانی دراوسێمان کاول و وێرانە بووە مە بەشێکە لە بێوەفایی و بێمتمانەیی کە ئێمە لە کۆمەڵگەی خۆمانە دروستەکەین هەم تاک وەکو لە ئاستی تاک و ئەوانەی دەوروبەری خێزان هەم کۆمەلگا لەگەڵ ئەو کۆمەلگانێکی دەوروبەری پێویستەکە زۆر بەوەفا بن بەرامبەر هەڵوێستی یەکترەوە بەڵێن و پەیمانەکانیان لەگەڵ یەکتر جێبەجێکەن. خات و قەدەم خێر یەک شت ئەمێ ئاماژەی پێ بم من پێم وا بێ یعنی یەکێک لەو هۆکارانەی کە وا لە تاکەکانەکە ببێتە کەسێکی وەفادار پێم وا بێ یعنی پێویستەکە لە پرۆسەی پەروەردەدا تەرکیزێکی زۆر گەورە بە تایبەتی لە خوێندنگاکاندا بخرێتە سەر مەسەلەی وەفا وەفا بە عەمەلی و بە نەزەری بەڕاستی بوترێتەوە هەم لە خوێندنگاکاندا هەم لە ناو خێزانەکاندا چونکە کاتێککە دایک و باوکەکە سەری دایک و باوکەکە کەسێکی خۆنەویستە کەسێکە هەموو خۆشیەکانی ژیانی بەستەنها بۆ خۆی ناوێ بەڵکو حەزەکە خەڵکی تریش بەشدارکە کەسێکە ئەبێنیە کاتێ مناڵێک سەری دایک و باوکەکە ئیلتیزامیان بە وعدەکانیەوە هەیە هەر لە یەکەم مەرحەلەی مەسەلە یعنی قۆناغی مناڵی ژیان سەری دایک و باوکە کاتە جاری وە وعدی پێئەدا بەڵام جێبەجێ ناکەن لەو قۆناغەوە کە بەسیترین شتە مناڵ فێری بێوەفاییە بێ فێری بێوەعدیە بێ وای لێیە کۆمەلگاش بەرەو حاڵەتی خراپ بۆیە بەردی بناغی کۆمەلگا خێزانەکان و لە ناو خێزانەکانیشە ئەو تاکانی کە تیایدا ئەژین و بە تایبەتی مناڵەکان کە جیلی داهاتون بۆیە ینی بەڕاستی ئەبێ وانەوتنەوە هەم وانەوتنەوەکان لە ماڵەکانە هەبێ بە عەمەلی و بە نەزەری هەم لە هەمان کاتە لە خوێندنگاکاندا ئاماژەی پێ بدرێ چونکە بەڕاستی حاڵەتێک هەیە يعني أم مناڵە بەڕاستی هەندێک حاڵەت هەیە کە پێویستەکە مەسەلە دایک و باوک بە عەمەلی مەسەلە فێری ئەم مناڵی بکەن و متمانەی یعنی وا ڕایبێنن کە فێری وەفاداری بکەن چونکە ئێمە ئەبێ بزانین کاتێک کە مناڵێک کە هاوڕێیەکی هەیە بەڕاستی دایک و باوک ئەبێ فێری ئیلتیزامەتی هاوڕێتی لەگەڵ ئەو مناڵا بکە و یاخود کاتێک کە ئەگەر دایک و باوکەکەش مەسەلە خۆشیان هاوڕێیەکیان زۆر جار وەفا ئەبێتە بەردەوامی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و پەیوەندی ژن و مێرد و پەیوەندی هاوڕێتی و پەیوەندی مەسەلە خاوەنکار لەگەڵ ئەو کەسەی کرێکارەکە یعنی ئیستمرارەتێکی زیاترێدا چونکە کاتێک کە خاوەنکارێک سەرپێچیەک ئەبینێ نائیلتیزاماتێک ئەبینێ لە کرێکارەکە جارێکی تر ئەم پەیوەندی دووبارە ناکاتەوە کۆتایی پێت و وای لێ مەسەلە ئەم کرێکارە بێکارە بێ یاخود لە هاوڕێتیە کاتێک ئەبینێ کە هاوڕێکەی مەسەلە ئەم هاوڕێی ینی هاوڕێیەکی بەرژەوەند خوازە ئەم هاوڕێی بەس بۆ ئەوێ بۆ کۆمەڵێ شت کە دەستەبەری بکە لە ڕێگەی ئەم هاوڕێ بەڵام لە هەمان کاتە هاوڕێیەک نییە لە کاتی تەنگانەکان چونکە وەفاداری لە پێش هەموو شتێکەوە پێش ئەوەی لە کاتی خۆشیە لەگەڵی بی ئەبێ لە کاتی ناخۆشەکانە لەگەڵ هاوڕێتابی لە کاتی ناخۆشەکانە لەگەڵ چکەوانەی ئیلتیزامن یعنی مەسەلە ژن و مێردێکە
پێویستەکە چۆن ینی پێش ئەوەی کە لە کاتی لەگەڵ لە خۆشیە لەگەڵ یەکتریان لە کاتی ناڕەحەتی و ناخۆشیەکانە بە وەفا بن بە یەکتری هەروکو چۆن نبینی ئەو عقدەی لە بینیانە هەیە عقدێکە هەتاییە چکە ئەگەر تەوقیتی تیابێ عقدەکە دانامەزرێ بۆیە ئەو تەوقیتە تۆ لە ژیانێکی هەتایی تووشی نەخۆشیەبی تووشی گرفتی دەرونیەبی تووشی مەسەلە جاری وا هەیە ینی حاڵەتێکی نەویستراوەبی ینی پێویستەکە ئەو کەسە ئەو مێردەیە ئەو هاوسەرەیە ئەو ژنە بەرامبەر بە هاوسەرەکەی التیزامی ئەو عقدەی کە لە بینیانە کراوە کە ئەساسەکەی بریتێ لە خۆشەویستی کە خۆشەویستی شەرۆکوتم وەفا ئەتوانرێ وا بکرێ ینی بەهۆی خۆشەویستیەوە ینی ئیسارەی خۆشەویستی زیاترەکە کە تۆ کەسەکان بەرامبەر بەیەکە وەفا هەبوو التیزامی مەسەلە زیاتر وەفا لە بەرامبەر بە یەکتریە ئەنجام ئەدرێ و لە هەمان کاتە حاڵەتێک هەیە بەڕاستی من حەزەکەم بەشێک لەوەی کە با بڵێن تۆ ئاماژت پێکە پەروەردە زۆر گرنگە بۆ دروستکردنی تاکێکی وەفادار بەڵێک پەروەردە و لایانی کردداری ئەگەر ئێمە سەری ژانی کردداری پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم کەسێکی بە وەفا بۆ لەگەڵ ئەوانەی کە لە دەوروبەرین حتا ئەوانەی کە بیرروبۆچوونیشیان وەکو ئەو نەبووانەی شەڕیشی بۆ لەگەڵیانە بە وەفا بۆ بەرامبەر و بەڵێنانەی پێداون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانی خێزانیە لەگەڵ خێزانیە لەگەڵ حەزرەتی خەدیجە لەگەڵ یا بە وەفا بۆ کاتێک کە لە خۆشی و هاوانەوەیا بوون خاوەن پارە بووە هەرچی هەی بۆ خزمەتی خزمەت هاوسەرەکەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەوتوتە ناڕەحەتی حەزرەتی خەدیجە لەگەڵ یا بە هاوشانی هاوکاری بووە بەوەی کە هەیەتی ئەمە بەشێک بووە لە بە وەفایی و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرامبەر حەزرەتی خەدیجە بە وەفا بووە تەنانەت لە ژیانی کردداری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر باسی ئەوە کرا هاوسەرەکانی کەشی پێغەمبەری خوا و هاوڵانی باسی ئەوەکەن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند بە وەفا بووە لە دوای لە دەستدانی خێزانیشی لە دوای مردنیش بەشێکە لە وەفا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو کات یادی حەزرەتی خەدیجەی بە چاکە ئەکرد و لەگەڵ هاوڕێکانی ڕێزی تایبەتی لە هاوڕێکان و لەوانەی کە خزمی و حەزرەتی خەدیجە بوون ئەگەر و هەموو کاتێک باسی چاکیەکانی حەزرەتی خەدیجە کرد بە وەفایی دیارەوە بەشێکە لەوەی کە ئینسان حتا لە دوای مردنیش بەردەوامە کردارێکی عملیە یعنی تۆ بێت لە ناختا هەبێت ئەو بەڵێن و عهدانەی کە بەیەکەوە هەتانەکە لە خۆشی و ناخۆشیە بەیەکەوە بن تا دوای مردنیش بەردەوام بێ و هەمیشە چاکەی یەکتر باسکەنەوە دوورکەونەوە لە گرژی و ئاڵۆزی بەشێ لەوەی وەفا کەمەکاتەوە لە کۆمەڵگایە شەڕ و ئاژا و گرژی و ئاڵۆزیەکانە چەنە خێزانەکان چەنە کۆمەڵگەکان لە ئاڵۆزیە بژین ئەوەنە وەفا لەو کۆمەڵگایە دوورەکەوێتەوە لەو تاکانە دوورەکەوێتەوە هەمیشە یعنی هەمیشە گومانی خراپ بە یەکتر بردن زیاکات وەفا نامێنێت هەمیشە بیر لە ڕق و قین و شتە کۆنەکانەکرێتەوە خاڵە سیلبی و خاڵە ناڕەحەتیەکانەکرێتەوە بۆیە وەفا نامێنێت ڕاست کەواتە ئەوەی وا ئەکات وەفا بەردەوامی هەبێت و عهدە و وعدەکانمان جێبەجێ بکرێت و لەگەڵ یەکا بە وەفا بین تەنانەت دوای مردنی وەکو لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باس دەکرێت ئەوەیە کە ئێمە تاکێک بین هەمیشە بەرەو چۆنەڵی گەشبین بین بەرامبەر ژیان و گەشبین بین و خەریکی چاکەکاری بین هەمیشە لە بیری وا بین چۆن چاکە بڵاوکەینەوە و هیچ کاتێک با بڵێن ئەو شەڕ و ئاژاوی هەمانە هەوڵ بین نەیخایەنێت هەوڵ بین ئاشتی و ئاسوودەیی و ئارامی بەرقەرار بێ چونکە ناتوانین بە وەفا بین بەرامبەر کەسێک کە خۆمان لە ناخمانە لەگەڵیا گرژی و ئاڵۆزیمان هەبێت لەگەڵ کۆمەلگایە بە وەفا بین لە کاتێکدا خۆمان لەگەڵ کۆمەلگایە هەمیشە لە بیری ئەویان چۆن یەکتر بشکێنین چۆن یەکتر عەزێت بێن یەکتر ناڕەحەت بکەین خاتو قەدەم خەری حاڵەتێک هەیە کە لەبەی ئیلتیزامی بینی تاکەکانە کە ئەویش بەشێکە جوزئێکە لەو وەفای کە بەرامبەر یەکتری بەکارەهێنرێ لە بینی ئەو تەڕەفانەی کە لێ ئیتر هاوڕێتیە ژن و مێردە وەکوتمان خاوەن کار و کرێکارێکە مەسەلە وەزیفەیەکە مۆزەفێکە هەر کەسێکە بەڕاستی یەکێک لەو شتانە پاراستنی تایبەتمەندی و نهێنی و ئەسرارەکانی مەسەلە بەرامبەرە بەڵێ بەشێکە لەو وەفایە کە تۆ ئەبێ یعنی چۆڵی وەفا بەو عەهدە بکەی کە لە نێوان تۆ ئەودا هەیە جاری وایە عەهدەکە نووسراو نییە مەکتوب نییە مەرجنی هەموو عەهدێک هەر نووسراو بێ بەڵکو جاری وایە پەیوەندی دوو تاگ لەگەڵ یەکتریە پەیوەندێکی خۆشەویستیە یاخود پەیوەندێکی مەسەلە هاوڕێتیە یان پەیوەندێکی ژن و مێردایەتیە هەر پەیوەندێک لە پەیوەندەکانی تری ناو کۆمەلگا بەڕاستی ئەبێت یەکێک لەو شتانە کە پاراستنی تایبەتمەندی و سڕی هاوڕێتی لەگەڵ یەکتریە جێبەجێ بکرێ زۆر بەداخەوە مەسەلە زۆر بەداخەوە جاری وا هەیە مەسەلە
ئەبینی یعنی تاکەکان سیرەکەی کەسێکی بێوەفا ئەبێ چۆن وا بکەین ئێمە مەسەلە هەمیشە لەگەڵ بەرامبەرەکەمانە بەوەفابین یەکێ لەو شتانە بەڕاستی ئەوەیە کە تەسامح و لێبوردە بین بەرامبەر بە هەڵەکانی یەکتری یعنی کاتێکە بەڵێ ئەوان خەم ببوورێ لەبەرەوە ئێستا کاتی ناوبڕە دوای ناوبرەکە ئینشەڵا دێن وڵات بە تەواوکردنی قسەکانت. دووبارە سڵاو ئێستا دێنەوە لاتان بە تەواوکردنی بابەتەکە ئەوان خەن باسی با بڵێن ئەوە دەکرد چۆن ئینسان بە وەفابوون چی ئەگرێتەوە. بەڵێ دیارە من لەوەدا ینی کۆتاییم پێێنا مەسلەی تەسامح و لێبوردەی لەگەڵ یەکتریە بەڕاستی ئەوش بەشێکە لە وەفا بەرامبەر بەو هەڵانی کە لە یەکە هەنی مرۆڤ هەموو مرۆڤێک هەڵا ئەکا بەڵام لەگەڵ هەڵەکردنیە بشگەڕێتەوە دیارە کە کاتی هەڵەیەکە کرێ تەسامحکردن لێبوردەیی کە بەشێکە لەوەی کە زیاتر ئیلتیزاماتی وەفا لە خاوەن وەفاکە زیاتر ڕەنگەداتەوە و هەمیشە وا بکەی مەسەلە کەسێک جاری وا هەیە بێوەفاش بێ لەگەڵتای هەنجاری وای خۆت خاوەن وەفاکە نەبی جاری وای بەرامبەر بەڕاستی بێوەفایە لەگەڵتا یعنی تۆ هەر چۆنێکت کردووە بۆ ئەوەی محاولاتێکی تر بکەیتەوە کە مەسەلە ئەو پەیوەندەی نێوانتان نەبچڕێ ئاگاداری بکەیتەوە لە هەڵەکەی لە کەم و کورتەکەی لە ئیهمالیەکەی کە ئەم شتەمەکە بۆیە تەسامحکردن یعنی لە حاڵەتێکی بێوەفایە شتێکی زۆر جوانە و ئەکاد مەسەلە وەفا ئەکاڵ نەبێتەوە لەو پەیوەندی نێوان ئەو دوو تاکەیە ئەو چەند کەسێک کە پەیوەندیان هەیە بۆیە بەڕاستی ئەوە یەکێکە لەو شتانەی کە پێویستەکە مەسەلە زۆرتر ئیدامەدان و ئیستمراریەت ئەیە بەو پەیوەندی نێوان کەواتە وەفاداری زەمانێکە بۆ بەردەوامی نێوان پەیوەندی نێوان تاکەکان ئەتر هەر ناوێکی لێ بنێ و ئێمە ئاماژە بەوەش بدەین بەڕاستی وەفا لە هەموو ئاستەکانی ناو کۆمەڵگا ئەبێ وەفا هەبێ یعنی وەفا شتێکی شخصی نییە لە بینی دوو تاکە وەفا یعنی هەم لە مستەوای فەردیە تاکەکانە بەڕاستی ئەبێ هەستن بە جێبەجێکردنی ئەو ئیلتیزاماتی کە لەسەر شانیانە هەیە ئەو واجباتی کە ئەو ئەرکومەفانەی کە هی بەرامبەرە یان لە ئەنجامی عهد و وعدێکەوە هاتووتەکایەوە جێبەجێکەی یاخود لە ئاستی جەماعیە تۆ کاتێک کە مەسەلە دەنگانێکە کرێ بۆ نوێنەرایەتی گەل سەرەکی ئەچێتە پەرلەمانێکەوە قسە ئەکە پێویستەکە ئەم کەسە بەرامبەر بەو عهد و وەثیقەی کە ئەو خەڵکە نوێنەرایەتی ئەوەکە بەڕاستی ئەبێت دەوری ناتی ئەو خەڵکە یان چۆنڵێ بگەێنێت و هەوڵ بدا ڕۆلی کاریگەری هەبێ و هەست کات بەو ئیلتیزامەی کە لەسەر شانێتی و لە هەمان کاتە لە ئاستی دەولیشە لە ئاستی دەوڵەتیشە لە ئاستی حکوومەتە زۆر بەداخەوە ئێمە ئەبینین بێوەفایی بێ ئیلتیزامی ئەو ئیلتیزامەی لە بینی حکوومەت و تاکەکانی ناو کۆمەڵگەدایەکە هەموو حکوومەتەکان بۆ ئەوە هاتوونەتە ئاراوەکە خۆشگوزەرانی و ژیانێکی چۆنەڵی ژیانێکی خۆشگوزەران بۆ تاکەکانی ناو کۆمەڵگە بێنەدی بەڵام بە پێچوانەوە ئەبینی کەواتە بێوەفایی لە هەموو ئاستەکانە ئەکرێت ئاماژەی پێ بدرێت ئەمە بەڵێ جۆرەکانی خات و قەدەم خێر پێم وابێ لە جۆرەکانی شێوە ئەگەر ئێمە ئاماژە بدەین پێم وابێ زیاتر مەفهومەکە زیاتر بگەین و زیاتر تێبگەین لە نەوعەکانی دیارە یعنی یەکێک لەو جۆرانەی کە وەفاء لە بینی عەبد و خوای پەروەردگارە لە بینی بەندە و خوای پەروەردگارە کە ئەمە سەرچاوەی هەموو ئیلتیزاماتەکانی ترە چونکە کە کاتێک مرۆڤ ئیمانی هەبوو بەخوای پەروەردگار ئیمانی هەبوو کە ئەبێت چکە عهد و وعدێک هەیە یەکێک لەو ئیلتیزامەی کە لەسەر بەندەیە چییە ئەوەیە کە شەریکی بۆ بڕیار نەدا ئەوەیە کە سەرپێچی فەرمانی نەکا ئەوەیە کە خوای تاک و تەنها بپەرستێ و هیچ پەرستراوێکی تری لەگەڵا نەپەرستێ ئەم ئیلتیزاماتانە ئەم تاعەت و عیبادەتانی کە خوای پەروەردگار داوا لە عەبدەکانەکە ئەمە واجبات و ئیلتیزاماتێکە کەواتە هەر کەم تەرخەمیەک لە بەرامبەر بەم ئیلتیزامەی بینی خوا و عەبدەکەدا ئەبێتە بێوەفایی بەرامبەر بەخوا
بێوەفایی بەرامبەر بەخوا کە خوای پەروەردگار دروستکەری هەموو بوونەوەرە ئەم هەموو شتەی بە مرۆڤەکان بەخشیوە ناکرێ مرۆڤەکان بێوەفا بن بەرامبەر بەخوای پەروەردگار ئەرز و ئاسمان هەموو دنیا هەموو بوونەوەری مسەخەر کردووە لەژێر پێی مرۆڤەکانە بۆیە بەڕاستی وەکو باسم کرد ئەم حاڵەتە ئەم باوەڕبوون بەخوایە ئەم ئیلتیزامە ئەم چۆنەڵێ وەفایە لە بینی عەبد و خوای پەروەردگارە ئەمە لە جوانترین لە هەرە سەرەکی ترین ئیلتیزامەتەکان و وەفاکانە کە ئەکرێ بکرێ. هەر خوای پەروەردگار بە واجبی دانێ لەسەر شانمان کەەوە بەوەفا بین لەگەڵ ئەوانش کە لەگەڵمانە ڕاستە. کەواتە جۆری کە لە جۆرەکانی وەفا خۆی دوو جۆرە خات و قەدەم یەکێکیان لە بینی عەبد و خوای پەروەردگارە یەکێکیان لە بینی تاکەکانی ناو کۆمەڵگە یعنی تاکێک لەگەڵ تاکەکانی ناو کۆمەڵگە یا مەسەلە تاکێک لەگەڵ بڵێن دەوروبەرەکە لەگەڵ وەزیفەکە لەگەڵ میهنەکە لەگەڵ هەر شتێک لەوانە بۆیە زۆربەی شتەکانی تر زۆربەی جۆرەکانی تر کە ئێستا ئێمە باسی بکەین ئەچێتە زمنی ئەو حاڵەتەوە کە پەیوەندی نێوان تاکەکانە یەکێک لەو وەفانە کە پێویستەکە مرۆڤ بە وەفا بێ بەرامبەر بەچی لە کاتی کڕین و فرۆشتنە یعنی یەکێ لەو ئیلتیزاماتێ ئەکەوێتە سەر کڕیار و فرۆشیار چییە ئەوەیە کە بەڕاستی فرۆشیارەکە ئەو ئیلتیزامی کە لەسەر شادێتی چی کەم و زیاد لە کێشانەیانەکە ئەمە خوای پەروەردگار نەهی لێ کردووە کە نابێ مەسەل لە کێشانە نقصانی لە کێشانەکانتان هەبێتوانە بۆیە زیاد و کەمکردن لە کێشانە ئەمە یەکێکە لەو نائیلتیزامێت کە ئەمە شەرعەن حرامە کە ئەمە بەڕاستی یەکێکە لەو شتانەی کە کۆمەڵگا بە هیلاکە ئەباوای لێکە مەسەلە سەرۆت و سامان لای خەڵکی کۆ بێتەوە خەڵکەکەی تر بێبەش بێ ینی هینە کات کە هەمیشە غەش و خیانەت و زوڵم و مەسەلە ئەم شتانە دروست ببێ بۆیە لە هەمان کاتە ئیلتیزامی کڕیارەکەش چییە کە ئەوەی لە کاتێک کە شتێک لە دوکاندارێکە کڕێ ئەگەر بەڕاستی ئیلتیزامەکەی پێدانی ئەو پارەیە بەو شێوازەی کە پێ ئەدرێت ئەگەر ئەم بابەتە بگشتێنین بەسەر هەموو بابەتەکانی تریشە ئەوان ئەو جێبەجێکردنی ئەو ئیلتیزاماتی لەسەر شانمانە ئەوەی کە خوای پەروەردگار لەسەری دانای و ئەوەی خوای پەروەردگار لە معاملەی بین یەکترا واجبی کردو لەسەر شانمان بەشێکە لە بەجێگەیاندنی ئەو وعد و پەیمانەی کە بە خوای پەروەردگارمان ناوە چکە خوای پەروەردگارە فەرمێ ومن ئەوفا بما عاهد عليه الله فسيؤتيه أجرا عظيما خوای پەروەردگار وعدی پاداشتی گەورەوە لە شوێنی باسی بەهەش دەکات پاداشتی ئەو کەسانەیە کە وعد و بەڵێنەکانیان جێبەجێەکەن و لە چەندین شوێنی کەش ئاماژە هەیە بەوەی کە پەیمانی خوای پەروەردگار بۆ ئەوانەی کە عهد جێبەجێەکەن کە بەڵێنەکانیان جێبەجێەکەن لە کۆمەڵگەی خۆیانە لەگەڵ دەوروبەرەکەیان و لەگەڵ خوای پەروەردگارە پاداشتێکی نەبراوی خوای پەروەردگارە کەواتە خوای پەروەردگار هەموو کاتێک بیرمانە هێنێتوانێت کە ئێمە مولزەمین بە جێبەجێکردنی ئەو عهد و پەیمان و بەڵێنانی کە لەسەر شانمانە تاک بەرامبەر ئەو تاکانی دەوروبەری و تاک بەرامبەر بە کۆمەڵگا و مەسەن دایک و باوک بەرامبەر بە مناڵەکانی مناڵ بەرامبەر بە دایک و باوکی هاوسەرەکان لەگەڵ یەکتردا تەنانەت خوای پەروەردگار هەڕەشەمان لێ ئەکاتیا فەرمێ لەگەڵ قەومێک کەسانێکە وئیما تەخافەن من قەوم خیانەتەن فانبذ إليهم على سواء إن الله لا يحب الخائنين خوای پەروەردگار ئاماژە بەوە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و بەسەرجەم ئیماندارانی ژەڵێ ئەفەرمێ ئەگەر ئاەتەکان فەرمێ ئەگەر ئەترسی لە قەومێک شکی ئەوەی لێکەی کە خائنن خیانەتکارن ئەوە لیان دوورکەوەرەوە نزیکیان مەکەوە معاملەیان لەگەڵا مەکە مامەڵیان لەگەڵا مەکە ئەفەرمێ خوای پەروەردگار کەسانی خائینی خۆش ناوێن نای ئەوێت تۆ لەگەڵیانە تێکەڵاوی کەواتە یعنی ئەبێ معاملەکردنیشمان هەڵسوکەوتکردنیشمان دراوسێتیمان خزمەتیمان ئەبێ ئاگامان لەوە بێت نابێت تۆ چاوەڕوانی کەسێک بکەی کە مامەڵەی لەگەڵ خۆی بەڵێنەکانی جێبەجێ ناکە بە تەمامی بەڵێنەکانی لەگەڵ تۆ جێبەجێکات من زۆر جار مەسەن لە ئافرەتان لە کەسانێک دێنە دەوروبەرت پرسیاری لێکەن ئەڵێ من بڕوان پێکرد متمانەم پێکرد چاوەڕێم کرد ئەو بەڵێنەی خۆی جێبەجێ بکە ئێمە چۆن بزانین ئەم تاکە تاکێکە بەڵێنەکانی جێبەجێکە هەر کەسێک ئامادە نەبێ بەڵێنەکانی بەرامبەر خوای پەروەردگار جێبەجێ بکە چاوەڕێی ئەوە مەکە چونکە خوا بەدەسەڵاتە خوای گەورە ئێمەی دروست کردووە ئەو بەڵێنەکانی بەرامبەر خوای گەورە جێبەجێ نەکردووە چاوەڕێ مەکە لەگەڵ کەسێکی سادەی وەکو تۆیە بەڵێن جێبەجێ کرد بێت کەواتە یەکێکە لە قیاسەکانی باڵێن تاک ئەوەیە کە بزانی تاکێکە بەڵێنەکانی بەرامبەر خوای گەورە جێبەجێ کردووە ئەوەی خوای گەورە واجبی کردو لەسەر شانی ئەنجامیدا و کاتە چاوەڕێی ئەوەی لێ بکە لەوانەیە بەڵێنێکی یعنی هەم ئەوەی کە
ئیلتیزامی وەفاکە جێبەجێکا لای خواون نابێ وایە. هەم ئەوەشی کە بێ وەفایە بەرامبەر بەو کەسەی کەینە ئەویش لە لای خوای پەروەردگار ون نابێ کاتە هەموو ئەم ئەجرانە هەمووی خوای پەروەردگار یعنی خۆی پاداشتی ئەداتەوە و جەزای ئەداتەوە. خات و قەدەم خەر یەکێکی زۆر گرنگ لەو جۆرانەی کە وەفایە وەفاءە بەو بەڵێننامە و بەو عەهد و وەعد و شتێک کە لە نێوان تەرەفێک لەگەڵ تەرەفێکی تریا لەگەڵ کۆمەڵی خەڵکی ترە یاخود وەکو وتمان لە بینی دوو کەسایە دوو چۆنەڵی وەزیفەیەکایە بۆیە ئەمە شێکێکە لەو ئیلتیزامانەی کە پێویستەکە سەرپێچی ئەو ئیلتیزامە نەکرێ مادام ئەو عەهد ئەو وەسیقەیە یاخود ئەو چۆنەڵێ عەهد و وەعدەی کە لە بەینا هەیە لە عەهد و وەعدەکە یاخود بڵێن ئەگەر بەو معنای بڵێن لەو گرێبەستە ئیتر شەفەوی بێ یان تەحریری بێ هەر شتێک لەوانە بێ بەڕاستی مخالفەی شەرعی تیانە بێ مخالفەی قانونی تیانە بێ ئەو کاتە واجبە لەسەرت کە ئیلتیزامی پێوە بکەیت چونکە ئەگەر شتێک لە ڕووی شەرعەوە نەهی لێکرابێ تۆ بێت بڵێ وڵا عەقدێکم کردو و هەر کاتێ زانی و کە تۆ ئەو عەقدەی تۆ ئەو شتەی تۆ کە نابێ ئیلتیزامی پێوە بکەیت و وەفات هەبێ بەرامبەری ئەکرێ هەڵی وەشێنیتەوە لێرە هیچ گوناحبارێکی تیانە مەسەلە تۆ بەرامبەر بە شتێکە عەقدێکەکەی لە مخالفەی قانونە کاتێکە پێزانی هەڵی وەشێنیتەوە بێوەفایی نییە بڵێ کاکە من لەگەڵ ئەم زەلامە وەعدێکمان هەبوو کە بیبە مەسەر لەبەرەی فاسد بۆ عەقدەکە بۆیە لەو حاڵەتە ئێمە ئاگادار بین هەر عەقدێک ئەگەر مەشروع بوو بەڕاستی ئیلتیزاماتی ناو ئەو عەقدەش واجبە بێ پێویستەکە هەردوو تەرەفەکە ئیلتیزام بکەن ئەو ئیلتیزامەشیان پێوترێ وەفاء بە عەهد وەفاء بۆ بەڵێننامەی کە ئەیکەن حاڵەتێک هەیە لە وەفاء بە عەهدا دیارە ئەم حاڵەتە بەس تەنها لە بینی مسلمان بۆ مسلمان ناگرێتەوە کە خوای پەروەردگار داوامان لێکە کە بەرامبەر بە وەعدەکان وەفامان هەبێ بەڵکو تۆ ئەکرێت جاری وا هەیە بەڵێنێکت هەیە عەقدێکت هەیە لەگەڵ کەسێکی بێدینە لەگەڵ کافرێکە لەگەڵ مەسەلا غەیرە دینێکە لەگەڵ ئەهلی کتابێکە کە تۆ مادەم عەهد و وەعدت هەبێ واجبە لەسەرت ئەو ئیلتیزامی ناو ئەو عەهد و وەعد و وەسیقەیە جێبەجێ بکەیت و نابێت بە هیچ جۆرە مخالفەی ئەوە بکەیت کەواتە لێرەدا نمونونەکان بێنینەوە لەو عەهدانە یەکێک لەوانە مەسەلەی عەقدی زەواج کە ئەوەش بەڕاستی عەقدێکە بەڵێنێکە کە ئەکرێ لە بینی ژن و مێردێکە پێویستەکە هەردوو لە طبعاً ئەمە لە یەکەم لە ئەولا عەقدەکانە لە ئەولا گرێبەستەکانە کە خوای پەروەردگار ئاماژەی پێئەدا کە لە نێوانتانە وعد و میساقێکی غەلیظ هەیە و لە هەمان کاتە پێویستەکە کە وەفا بکرێت بەو عەقدەوە و حیفزی هەموو ئەو شتانە بکرێت پاراستنی ئەو دەقانە بکرێتکە لە ناو هینەکان چکە یەکێک لەو شتانەی کە لە ناو گرێبەستەکەدا ئەڵێ ئەم ژیانی هاوسەرێتێکە لە عەقدەکەشە ئەنووسرێ قانونیان لەسەر لە چی لەسەر بناغی خۆشەویستی و مەوەدە و ڕەحمە بینەکرێ کەواتە هەر شتێک شایانی مەوەدە و ڕەحمە بێ لە پێناویدا ئەبێ ئەنجامی بی هەر شتێک مەسەلە تۆ کاتێکە تۆ ئەساسەکەی خۆشەویستی بوو ئەبێ بزانی وا بکەی نابێ وا بکەی کە خۆشەویستەکەی تێک بچێ و لە هەمان کاتە زۆر شت هەیە جاری وا هەیە یعنی لە عەقدەکە هیچ شتێک لەو ئاماژەیەکی تیانە بەڵام کاتێک بێت مێردەکە پێچوانێ ئەم عەقدە بجوڵێتەوە شەر نییە نووسراوە بێ جاری وایە هەر عورفەن يعني عرفان مثلا ئافرەتێکە وەزیفەی هەیە هیچ کاتێ لە کاتی چوونە خوازبێنی و مارەکردنیە باسی وەزیفەکەی ناکرێ وازی لێ پێ بهێنرێ بەس تۆ کاتێکەکەی دیەتە ناو ژیانی تۆ وازی پێ لێهێنی لە وەزیفەکەی ئەمە بێوەفاییە بەرامبەر بەو ئیلتیزامی کە کردوتە بۆ نییە ئەوە بکەیت و حاڵەتێکی تریش هەیە خات و قەدەم هەر لەوینە هەندێشت هەیە بەدەمی ئەوترێ مەسەلە تۆ جاری وا هەیە بەرامبەر ئەبێت بەرامبەر بەو هەدیانە کە وەعد ئەدەی ئەبێ ئیلتیزام بکەی ئەبێ وەفات هەبێ کاتی تۆ بە یەکێکەڵی من هەدیەک تێمێ ئەگەر نەیەی تێ مادەم هەدیەکە وەعدت داوە وەعد تێگەی ئەبێ ئیلتیزام بە وەفایەوە بکەی یاخود لە هەمان کاتە مەسەلە زیادکردنی مەسەلە تۆ کەسێک کرێکارێکە لە بەردەستا ئیشەکە وەعدی ئەوەی پێی معاشەکەت بۆ زیاکەم کە وەعدت پێدا ئەبێ زیایکەی یامەیەوە یا لە هەمان کاتە مکافەیەکە لە پێناوی ئیشەکەتە مەسەلە پێی کەواتە ئەم ئیلتیزاماتانە هەمووی ئەچێتە سەرشانی مرۆڤەکان کاتێک کە هەردوو لایەن هەردوو تەرەف مەسەلە عەقدێکی شەفەویانە بێ یاخود عەقدێکی تەحریریانە بێ لەبەر کاتی بەرنامەکە بۆی فریای کۆمەڵە بابەتی کەی گرنگ بکەین لەسەر وەفابوون بە عەهد باز لە کۆمەڵە کاریگەری نەمانی وەفا بکەین لە کۆمەڵگایە
دیارە بە وەفابوون وتمان کۆمەڵە کاریگەری چاکی هەیە بەس خات و قەدەم خێر ئەگەر جۆرەکان یەک جۆری زۆر گرنگ ماوە ئەگەر ئاماژەی پێ بدەین ینی پێم وا بێ یەکێکە لە کێشەکانی ناو کۆمەلگا ئەویش ئەوەیە کە دووشتە وەفا بەوەعد کە کاتێ بە تایبەتی ئێستا بۆ تەعروف لە ناو کۆمەلگای ئێمە کە کاتێ مەوعیدێک دانرێ سەیرەکەی کەسەکان ئیلتیزام ناکەن یعنی ئەمەش گوناهباریە ینی مرۆڤ خۆی هەستی پێ ناکە بەزانێت طبیعیە سەیرەکەی کاتێکە ئەوانەی ئامادە بوون لە کاتی خوانە لەگەڵ ئەوانەی کە ئامادە نەبوون سەیرەکەی ئامادە بووان تەعجیل لەکرێن و عقوبا درێن لە پێناوی کێ ئەوەی کە ئامادە نەبووە کە بەڕاستی ئەمە عرفێکی زۆر غەڵەتە کە ئیلتیزام نەبوونە بەو وعد و عەهدەی کە لەبەینە هەیە و خاڵێکی تر ئەوەیە کە وەفایە بەرامبەر بەو قەرزەی کە لەسەر شانی قەرزارێکە یعنی لە کۆمەلگای ئێمە یەکێک لەو مشکیلانە ئەوەیە کە جاری وا هەیە قەرز ئەیەی بە کەسێک کەسەکە لە کات لەو کات و تەوچکە یەکێک لەو ئیلتیزاماتانەی کە پێویستەکە لە قەرزە هەبێ کاتە پێویستەکە دابنرێ و لە هەمان کاتە ئەو کات و ئەو ماوەی کە پێ ئەدرێ پێویستەکە ئەلتیزام کات و بیهێنێتەوە ئەی بینی مەسەلە هەتا تا لە هات نایەت مەسەلە داوا لە خاوەن قەرزەکە بکات بڵێ مەسەلەی هاوکاریم کە مۆڵەتم بەرێ چکە ئەبێ هەستی بەو ئیلتیزامە کە وەختی خۆی هاتەوە بێ پەستی بێ بڵێ مۆڵەتێکم بەرێ یاخود مەسەلە هەندێک کەس هەیە مماتەڵاکە بە قەرزەکە ئەمەش بێوەفاییە هەندێک کەسی تر تەرک چۆنەڵی تەعجیلێکە يعني تأجيل كردن أمش هربية وفاية وحتى في غمري خاص صلى الله عليه وسلم نيجي لسر كسيك نكردو يعني أبيتا باعثي أويك مثلا حتى تركي نيش لسر كسيك قرزار بكري ككاتي قرزي لسر في صلى الله عليه وسلم فرمي قرزك أي وبدنو يعني أبيتا معي أويك حتى نيجي شي لسر نكري بوي أبي زور أقاداري أو بين أوجيك كلك شكاني ناو كوملغا أجر بتشيتو سر بابتك جناب بوي زيادة بابتك كمان جريني وفاء باس بکەین پێویستە باسی ئەوە بکەین نەمانی وەفا لە کۆمەڵگەکانە کۆمەڵە کاریگەری خراپی دروست کردووە کە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا زۆر بە واقعی ئەیبینین ئەوەی لە ڕۆژگاری ئەمڕۆدا ئەیبینین جۆرێک لە بێمتمانەیی لە نێوان بڵین تاکەکان بەرامبەر بە یەکتر تاکەکان بەرامبەر خوای پەروەردگار یعنی هەمیشە ئەو کۆمەڵەکە لە یەکێکە لە جۆرەکانی کەی بێمتمانەی و نەمانی وەفا و تاکەکان بەرامبەر بە وعد و بەڵێنانەی بە کۆمەلگایەدەن و ئەمە وای کردووە هەموو یعنی کۆمەلگایەکی هەڵوەشاوە پڕ لە کێشە و ئاڵۆزی و گرژی دروستکەین نەمانی با بڵین وەفا بە وعدەکان ئاڵۆزی لە خێزانەکان دروست کردووە ئاڵۆزی لە دەرونی تاکەکانە دروست کردووە ئاڵۆزی دروست کردووە لە ژیانی کۆمەڵگەکانە و تەنانەت لە نێوان دەوڵەتەکانی شاگەر سەیرکەی ئەمڕۆ سەرجەم دەوڵەتانی دنیا بە کێشە و ئاژاوە و ناڕەحەتی زۆر گەوریان چکە زۆر کەم هەیە کە ئیلتیزام هەبێ بە وعد و بەڵێنانی کە بە یەکتری ئەدەن هەمومان یعنی شتێکەکەین بەڵام چاوەڕێی با بڵین بەرهەمی ئەو کارە ناکەین و کاتێک کە تۆ چاکاکەی چاوەڕێی خراپەکەی لە نەتیجەیە ئەمە جۆرێکە لە بێوەفایی لە نەتیجەی ئەو چاکەکردنەی کە ئەیکەی خۆی پەروەردگار دیارە لە شوێنی لە ئاەتی پێشووترا باسی ئەوم کرد کە خۆی پەروەردگار داواکە کە تەنانەت ئەوانەی بێوەفان ئەوانەی کە سیفەتی بێوەفایانتیان معاملەشیان ترسی خیانەتمان لێنێ دوورکەوینەوە لە معامەڵەکردنیش لەگەڵیان بۆچی چونکە نەتیجەی ئەوەی کە کۆمەلگا بێوەفا بێ بەرامبەر بە یەکتر کۆمەلگەیەکی ئاژاوە و کێشاوی دروزە بێت چۆنەڵێ ئاسوودەیی نامێنێت لەو کۆمەڵگەیە دڵدامەزران و باڵێن دڵخۆشی نامێنێت لە کۆمەڵگەیەکە معامەرە ینی هەستی معامەرە هەیە دائیمەن بەرامبەر یەکتر ئەتوانین بڵێن بێمتمانەی بەرامبەر بە یەکتر یعنی کەسێک ناوبانگێکی باشی ئەسێرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێش پێغەمبەرایەتیش ناوبانگی باشی هەبوو بۆی کارچی بەڵێنێکی ئەدا جێبەجێ ئەکرد کەسێک ڕازگۆ بووە ئەمینیش بوو وعد و ئەمانەتەکانی کە لانەوی ئەیدایەوە بە شوێنی خۆی بۆیە ناسراوە بەو سیفەتە چاکە لە ڕۆژگاری ئەمڕۆدا دائیمەن هەستی ئەوە هەیە کە کەس ئەمین نییە لە بەرامبەرەکەی خەڵق ئەمین نییە لەوەی کچەکەی بە کەسێک بدات خەڵق ئەمین نییە لەوەی کە ئافرەتێک بێنێت ترسێک خیانەتی لێ بکات یعنی تاکەکان لەگەڵ یەکترا لە مامەڵەکردنە ئەمینین کڕیار و فرۆشیار بە یەکترەوە ئەمینە ئەم بێمتمانەی ناو کۆمەلگایەکێکە لە کاریگەری خراپەکانی نەمانی وەفا لە کۆمەلگایە یەکێکە لەوانە بە دروستبوونی ڕقوقین دائما بەهستی ڕقوقینەوە ڕق و ڕغلێبوونەوە مامەڵە لەگەڵ یەکتر بکەین و دائما بیر لەوە بکەینەوەنە چۆن تۆڵە لە یەکتر بکەینەوە هەستی تۆڵەکردنەوە لە جیاتی ئەوەی بە وەفامی بەرامبەر چاکەکان خراپە ئەکەین بەرامبەر یەکتر بەوەی کە بەڵێنەکان جێبەجێ ناکەین و نەتیجەی خراپە دائما تۆڵەکردنەوە دروستەکات با بڵێن حاڵەتێکی گرژی دروست قەدەم خێر یعنی کاتێکە
یعنی مەسەلە ئەگەر بەرامبەرەکان هەڵنەسان بە پاراستنی حەق ئەرک و مافی یەکتری پێم وابێ دوجار یعنی هەروکو جەنابەت باسەکەی مەسەلە تاوان لە ناو کۆمەڵگادا زیاکە بۆ کاتێکە بینی مەسەلە قەرزارێکە قەرزی لای نەفرەکەی نایاتەوە سیرەکەی ئەچێ ئێهانەیەەکە ئەچێ مەسەلە بریندارێکە هەتا ئەگاتە ڕادەی کوشتن لە هەندی حاڵەتە بۆیە مەسەلە هەتا کەسێک کە ئەبینی لە بەرامبەر بە ئیشێکە خیانەتی کردووە سیرێکی ئەمەوە ئەڕوا وا ئەکات کە بەرەو ئەوە بڕوا کە شەڕ و ئاژا و زوڵم و فەساد و دوژمنایەتی و یعنی شتەکە جاری وایە هەر لە ئەنجامی بێوەفایی و نائیلتیزام بوون بەو ئیلتیزامێکە لە سەرشانیەوە وعد و شتانێکە هەیە سەرێکی گەورەترین شەڕ دروستە بێ لە جاریوە لە بینی دوو بنەماڵە لە بینی دوو کەسە هەتا زۆر جار ئەم خۆ پیشاندان و ئەم شتانش کە دروستە بێ لە بینی جەماوەر و مەسەلا حکوومەتە ئەنجامەکەی چییە؟ ئەگەر مەسەلە دەوڵەت و حکوومەت هەستن بە جێبەجێکردنی ئیلتیزامی سەرشانی خۆیان خەڵک بۆ هەڵەسێتە سەر پێ خەڵک بۆ خۆ پیشاندانەکە خەڵک بۆ ڕێ لە جادەکانەگرێ یعنی بەڕاستی ئەمانە هەمووی هەتا بەوەشەوە ناوەسێ جاری وا هەیە ئەم نادات پەروەری و ئەم نائەدالەتی کە عەدالەت یەکێکە لە ئەرکەکانی سەرشانی حکوومەت کە بەرامبەر بە تاکەکانی هەبێ بۆیە ئەم نەعەدالەتیە کە حکوومەت جێبەجێ ناکە کە ئیلتیزامێکی سەرشانەتی و ئەکا سێرەکەی مۆزەفێک پەناباتە بەر ئختیلاس مۆزەفێک ئەویتر پەناباتە بەر ڕەشوە ئەویتر پەناباتە بەر شتی تر مەسەلە جاری وا هەیە یعنی ئێمە سەیری زۆر شوێن کە جاری وای لێ کاکە هەتا واستەیەک نەکە ئیشەکە ناڕۆ هەتا پارەیەک نەدەی ئیشەکە ناڕۆ ئەی ئەگەر حکوومەت هەستێ بە ئیلتیزامی سەرشانی خۆی بەڕاستی مۆزەفەکانیشی ئاوە چاوبەرەوژێر نابن ئاوە مەسەلە بە جۆرێک لە جۆرەکان تووشی تەزویر نابێت تووشی ڕەشوە نابێت تووشی اختیلاس و شاردنەوەی ماڵی حکوومەت و دەوڵەت نابێ تەماح ناخاتە سەر ماڵی دەوڵەت بۆیە ئەمانە وا ئەکات کە شەڕ و ئاژا و کوشتار و بڕین و بریندارکردن و زوڵم و ستەم هەمووی لە ناو کۆمەڵگادا زیاد بکە و لەسەر و هەموو ئەوانەشەوە پەیوەندی نێوان تاکەکان کەمەکاتەوە یعنی ئێستا وای لێ هاتووە خەڵک کە بتوانێ نەبوو تۆ چاکەیەک لەگەڵ یەکێکە ئەەکەی بەڕاستی پێویستەکە جاری وهەیە وەکو مەفهومەکەی خۆمانە ئەڵێ کەیەکە چاکەی لەگەڵ کردی تۆ بەوەفا بە چاکەکردنەکە چییە تۆ بۆ منە کرێکارێکە خاوەنکارێ ئیگرێ ئەجرەکەیەدا کەواتە ئەویش ئەبێ بەوەفا بێ بەرامبەر بۆ ئەجرێکە ئیاتی ئەکرێ بڵێن بێوەفایی وای کردووە پەیوەندیەکانی ناو کۆمەڵگا بە گشتی لاواز بێ و هەمیشە لەجێی با بڵێن وەفا ئەتوانین بڵێن ئەو حاڵەتە ئاڵۆزێ دروست بووە کە دەوڵەمەند و فەقیر پەیوەندیان ناتەواوە دراوسێ و دراوسێ پەیوەندیەکان بێ گونجاو نییە هاوسەر لەگەڵ هاوسەرەکەی لە یەکتر ئەمین نین چکە نەمانی متمانە ئەوەی کە بەوەفانین بەرامبەر ئەو بەڵێنەی بە یەکتریان داوە هەستی خیانەتیان بەرامبەر بە یەکتر هەیە چکە مقابلی بێوەفایی زین وەفا مقابلەکەی خیانەتکردنە ئەمانە هەمووی وای کردووە پەیوەندیەکانی ناو کۆمەڵگا هەمووی سست و لاواز و لەجێی ڕقوقین و ئاژاوە و کێشە لە جێدان قدم خێری یعنی نەمانی وەفا لە نێوان تاکەکانی کۆمەڵگا ئەبێت تەمایی هەڵوەشاندنەوەی تەواوی کۆمەڵگا هەڵوەشانەوە لە هەموو بەها باڵاکانی مرۆڤایەتی هەمووی وەکووتمان یعنی لە بەها باڵەکانی مرۆڤاتی بریتە لە وەفا بریتە لە سەدق بریتە لە ئەمانەت بریتە لە ئەمینی بریتە لەو سیفاتە جوانانە بریتە لەوەی کە غەژ نەکەی بەڵام کاتێ ئەمانە دروست بوو بەڕاستی هیچ تێدەرەقەتی نایە بڕۆ سەیری دادگاکان کە هەمووی بێوەفایی تاگەکانە بەرامبەر بە یەکتری کە کەس هەڵناسێ بە ئەرکی سەرشانی خۆی پیاوێک کە سەیرەکەی برایەکە لە بەرامبەر ماڵی باوکی کە جێماوە بە میرات هەڵناسێت بە ئیلتیزاماتی شەرعی خۆی و قانونی خۆی یە ماڵی خوشکەکانی داگیرەکە ناچار دەرگای دادگاکان هەمیشە قەرەباڵغە بێ بەردەم دادگاکان وای لێ تاوان زیاتر ئەبێ ئەمەش هەر ئەبێتەمای ئەوەی کە کۆمەڵگا هەموو نائستەقرارەتێکی تەواو دەست بگرێ بەسەریە بۆیە وەفا بەڕاستی ئەبێت تەمایەی تۆکمەکردنی پەیوەندەکانی کۆمەڵگا و ئەبێتە ئەوەی کە زیاتر کۆمەڵگا پتە بێ و ئاشتی بەرقەرار بێ و مەسەل لە وەفاوە بەڕاستی ئەڕوات بۆ ئاشتیەک کە بەردەوامی هەبێ لە ناو تاکەکانی کۆمەڵگادا.
سپاس ئەوەخان دیارە کاتی بەرنامەکەمان تەواو بووە بینەرانی بەڕێز لێرە هاتینە کۆتایی بابەتەکەمان هیوادارین توانی بێتمان تیشکمان خستێتە سەر وەکو پێویست تیشکمان خستێتە سەر بابەتی وەفا و گرنگی بۆ کۆمەڵگا و گرنگی بۆ تاک سپاس بۆ مانەوەتان لەگەڵمان خواتان لەگەڵ